بڕۆ تا ماوێت عریڤە کە کەسێک چاوەڕێ شتێک یان ئیشێ بێت و بووی بێتە دی و ئەوانەی تر دڵنیا بن سەرناگرێت یان داوای شتێک لە کەسێک بکات و بیوێت بڵێت بۆت ناکەم یان کەسێک هەمیشە لە جێی خۆی بمێنێتەوە هیچ پێشکەوتن و پلە بەرزکردنەوەیەک بەخۆیەوە نەبینێت پێی دەڵێن بڕۆ تا ماوی عریڤە یان تا ماویت ئەبێت عریڤی. لە سەرەتای سیەکانی سەدەی ڕابردوودا کاتێک شازادە غازی کوڕی شا فەیسەڵی یەکەم دەبێتە سەرباز لە یەکێک لە مەشقەکاندا هەڵەیەک دەکات عریفی یەکە سەربازەکەی لە ڕیزەکە دەری دێنێت و زلەیەکی لێدەدات و دێنێرێتەوە ڕیزەکە بێ ئەوەی شازادە هیچ بڵێت. بۆ ڕۆژی دواتر لە دیوانی شاهانەوە عریفەکە بانگ دەکەن و دەیبەنە بەردەم شا فەیسەڵ. پاشا لێ دەپرسێت ناوت چییە؟ دەڵێت عریف خەلیفە ئەمین. پاشا دەپرسێت لە کام لیوەیت؟ دەڵێ لیوای سلێمانی ناوچەی شارەزور. پاشا دەپرسێت ڕاستە دوێنێ سزای سەربازێکت داوە لەسەر ئەوەی لە مەشقدا هەڵی کردووە؟ عریف ئەمین دەڵێ بەڵێ. پاشا دەپرسێتەوە ئەی دەزانیت ئەو سەربازە غازی کوڕی منە؟ خەلیفە ئەمین لە وڵامدا دەڵێت گەورم هەموو ئەفسەر و سەربازەکانی سوپای عێراق کوڕی جەنابتن. وەڵامەکەی عریف ئەمین هێندە کاریگەر دەبێت. پاشا دەڵێت بڕیارمدا بوو سزات بدەم بەڵام وەڵامەکەت هێندە کاریگەر بوو بڕیارمدا لەو پلەی خۆتدا بمێنیتەوە و هەتا ماوی عریف بیت و هیچ تەرفیعەک نەکەیت و دوای خۆشت کەس و کارت ئەو موچەیە دووەربگرێت.